ئاماژە بۆ بکەین ئەجندای تورکیا چییە لەم هێرشانە؟ خۆی تورکیا لە قەیرانێکی قوڵی ئابووری و سیاسی ناوخۆیی خۆیدایە. تورکیا بۆ چارەسەری کێشە ناوخۆیەکانی خۆی هەموو جارێ هەوڵ ئەدا لە کاتی سەرهەڵدان و بەهێزبوونی ئەو قەیرانانە بخاتە دەرەوەی خۆی و بە شەڕی ئیقلیمی ئەوێ ئەو شتان لە بیری خەڵکی ناوخۆی خۆی بەرێتەوە. من دڵنیام کەوا ئەجندای تورکیا بەس پەکەکە نییە و پەکەکە خۆی هەر بیانوویەکە بەدەست تورکیاوە لە لیبیا لە وڵاتانی کەش حضوری هەیە و ئەمە خۆی نیشان ئەدا کەوا تورکیا ئەجندای فراوانخوازی و تەجاوزگەری زیاتری هەیە. ئەگە خەڵکی کوردستان بە هێزە چەپ و ئازادی خوازەکانەوە یەکگرتوو بین بە دڵنیاییەوە توانی بەرەنگاری تورکیا ببینەوە لە ئەو دەست پەلهاوێژانەی کە هەیە. پارتی لە مێژووە تا ئێستا چی کردووە لەوە زیاتر ناتوانێت بکە. ئەوەی کە لە ڕابردووە کردوێتی هەموو کورد ئەزانێ پارتی و یەکێتی چیان بە خەڵکی کوردستان کردووە. پارتی یەکێتی و هەموو ئەو حیزبانش کە لەگەڵ ئەوانان و لە سێبەری ئەوانان پاشڕەوی ئەوانن کورد هەمووی کوردستانی عێراق هەمووی ئەزانێ ئەمانە چیان کردووە و لەمە باشتر ناتوان پێشکەش بکەن. بەڕێی من مێژوویەکیان تۆمار کردووە کە ئینسان قیزیەتەوە سەیری بکە بۆنی بکە. لەبەرەوە پارتی یەکێتی هەروەکو خومێنی وتی ڕافتانین کە ئەبینین هیچ شتێکیان بۆ ئەم وڵاتە نەکردووە، هەت خیانەتیان لە خوێنی شەهیدەکانیشان کردووە. خەڵک وزەیەکی شۆڕژێڕی تایە ناوێ بە ئاسانیش سەرفیکە، هەڵی ئەگرێ بۆ ئەو ڕۆژەی کە بتەقێتەوە. بەڕێی من ئێستا لە کوردستانە ناڕەزایەتی زۆر لە ئاسێکی بەرزایە، بەڵام بۆ ڕاپەڕین نابێ، بۆچی درایەتی ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی فراوان نابێ، ئەویش هۆکاری خۆی هەیە. چکە ئەم لایەنانە پەیوەندیان بە خەڵکی خۆیان و نییە کە خەڵک پشتیان بەردا و ئەوان بڕوخێن. ئەم لایەنانە پەیوەندیان بە دەرەوە هەیە. هێز دەرەکیەکان ئەمانیان ڕاگرتووە، خۆ خەڵکی کوردستان ئەمانە ڕانەگرتووە. تورکیا پێم وتی هەموو جارێ بە هۆکارێک بە بیانوویەکێت چەند شاخێکی کوردستان داگیرەکە و ڕەبایە و معسکەری تیادانێ. ئەمە بۆ ساڵی 2023 دایناوە کە ئەو پەیماننامەی سەدەی ڕابردوو کۆتایی پێدەیە کە بوو بە 2023 لەوانەیە بیانووی ئەوگرێت کە تەوازنی قووەت یارمەتی بدا، زروفی دەولی علاقاتی دەولی یارمەتی بدا، بڵێ ئەمە وڵاتی خۆمە کۆتایی پێهاتووە و هێزیشی هەیە و دەستیشی هەیە لە کوردستانە، لەوانەیە بێت پەلاماری لایەنە شارەکانی کەش بدا. ئەوە تەماحەیە بە مووسڵ، تەماحەیە بە کەرکووک، بە هەولێر. هەڵوێستی تورکیا ڕێژەی نەگۆڕە لە دێر زەمانەوە بە درێژایی مێژوو ئەوان دوژمنی سەرەکی میلەتی کوردن لە هەر پارچێکی کوردستانە بوێ، لە باشوور بێ لە باکوور بێ ڕۆژهەڵات بێ ڕۆژئاوا بێ موویە ئەوان دوژمنی کوردن و نایانەوە کورد بە هیچ شێوەیەک سەر بێنێتە ڕۆشنایەوە. بەنسبەت لایەنەکانی ترش و حکومەت یاریمی کوردستانیشۆ بەهۆی هەلو مەرجەکە ناتوانم بەڕێیان بۆ بێنمە، بەڵام هەڵوێستێکی ترسنۆکانەی شەرمناویە پێویست بۆ ناکە. حەقە میلەتی کورد چیترەوە قبول نەکە، حەقە حیزبەکانی ترجگە لە یەکێتی و پارتیەوە قبول نەکەن، هەمویان بێنە سەر جادە زەختێکی زۆر گەورە بکەن بۆی ئەو هەلو مەرجە هیچ لەوێ هەر با عالم بزانێت کە کورد ناڕازیە، کە بزانێت کە کورد خاوەنی هەڵوێستی خۆیەتی، بەڵام بەداخەوە نە خەڵکەکەمان وەکو خەڵکی تروایە نە حکوومەت و نە حیزبەکانی تریش هەمووش یەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەم دوو حیزبە ئەمانە خەڵکیان ناومێت کردووە، خەڵکیان ناومێت کردووە لە هەموو شتێک. بۆیە من داواکەم جەماوەری خەڵکی کوردستان بە مناڵ هەتاوەکو پیر بەژن و پیا و بێنە سەر جادە و ناڕزایی دەربڕن بەرە. مێژوەکە خۆ مێژوو ئەینوسێتەوە، بەڵام بەداخۆ زۆر جار مێژوو دەسەڵات ئەینوسێتەوە، بەڵام مێژوویەکی تریش هەیە کە گەلەی نووسێتەوە. لەو مێژووی کە گەلەی نووسێتەوە دڵنیام ئەوانەی کە دەست پێشخەریە کە نوکە بنە کەواسووری بەری لێشکر تڕۆ بن ڕسووا بن بنە پەندی زەمانە و خۆشیان باجەکەی دەن.